ئەمڕۆ پرۆسەی دەنگدانی تایبەت بۆ خولی شەشەمی پارلەمانی کوردستان بەڕێوەچوو لە شار و شارۆچکەکانی کوردستان. باس لەوە دەکرێت لە هەندێک شوێن پێشێلکاری کراوە و لە هەندێکیش پرۆسەکە زۆر بە هێمنی و ئارامی بەڕێوەچووە. دەمانەوێت هەندێک گفتوگۆ بکەین لەگەڵ یەکێک لە سەرپەرشتیارەکان بۆی کە ورتر بزانین دۆخەکە چۆن بووە. بەنمونە لەگەڵ بەڕێز محەممەد شاخەوان سەرپەرشتیاری قوتابخانەی سامان لە هەولێر وەردەگرین. بەڕێز محەممەد شەوتان باش، سوپاس کە ئامادەن لەگەڵمان. بەلامانەوە گرنگە بزانین ئێوە وەکو یەکێک لە سەرپەرشتیارەکان ئەمڕۆ لەو پرۆسەیەدا جارێ با بپرسم بزانم چۆن بەڕێوەچوو، ئەوەی کە تۆ بینیت و جێی سەرنج بوو لای تۆ چی بوو؟ یەکەم جار شەوی جەنابیشت باش ئەوڕۆ لە شاری هەولێر لە بنکەی قوتابخانەی سامان کە دەکاتە سیدی پارک پرۆسەی دەنگدان بە شێوازێکی زۆر جوان بەڕێوەچوو، بەڵکو بە شێوازێکی هیچ گیر و گرفتێک لێوە ڕووی نەدا. کاک محەممەد، هیچ پێشێلکاریەک تۆمار نەکرا لای ئێوە؟ نەخێر، بەڵکو ئەوڕۆ لە پرۆسەی دەنگدانی تایبەت زۆر هاوکارمان بوون کە توانیمان پرۆسەی دەنگدان بە زووترین کات تەواو بکەین. باشە، باز لەوە دەکرێت لەلایەن هێزە ئەمنیەکانەوە فشار کراوە بۆ بردنە ژوورۆی مۆبایل بۆی کە وێنەی دەنگەکانیان بگرن. ئەم حاڵەتە لای ئێوە هەبوو؟ ناخێر بە هیچ شێوازێک زۆر هاوکارمان بوون. دەستخۆشییان لێکم کە هیچ مۆبایلێک نەچۆتە ژوورۆ بۆ ناوبوونکەکەمان. هیچ ڕوبەڕووبوونەوەیەک لەگەڵ هێزە ئەمنیەکان، لەگەڵ دەنگدەرەکان، لەگەڵ تیمی ڕۆژنامەوانیەکان کە لەوێ ئامادە بوون بۆ ڕووماڵ، هیچ حاڵەتێکی لەو شێوەیە نەبوو؟ نەخێر بە هیچ شێوازێک هیچ حاڵەتێکی ئەومان ئەوڕۆ توش نەبوو. چ شتێک بووە جێی سەرنجی تۆ کاک محەممەد وەکو سەرپەرشتیاری قوتابخانەی سامان؟ ئەوە بووە جێی دەستنیشانکەری ئێمە کە بە شێوازێک ئەوڕۆ پرۆسەی دەنگدان بە شێوازێکی زۆر جوان ڕۆی بە شێوازێک هیچ گیر و گرفتێک ڕووی نەدا، بەڵکو ئەو کەسانەی کە بەشداری پرۆسەی دەنگدانی تایبەتیان کرد هیچ کاردانەوەیەکی ناشرینیان بەرامبەر ئێمە نەکرد. باشە، تۆ لەگەڵ هاوکارەکانی تردا هیچ پەیوەندیەکت هەبوو لە قوتابخانەکانی دیکە بۆی بزانی پرۆسەکان لای ئەوانیش ئاوا بەو شێوەیە و بەو هێمنە بەڕێوەچووە؟ بەڵێ، وەکو چاودێری کۆمەڵایەتی سەرپەرشتی زۆربەی قوتابخانەکانمانە کرد، بەڵکو نەوەکو لە قوتابخانەی سامان دەستنیشان کرابێتن. ئێمە سەرپەرشتی قوتابخانەکانی تریشمانە کرد، لێوەش هیچ گیر و گرفتێک ڕووی نەدا بوو. باش، بەڕێز محەممەد شاخەوان سەرپەرشتیاری قوتابخانەی سامان لە هەولێر، سوپاس دەکەم کە لەگەڵمان بووی.